پێشێکی بە خێراتندا نەکەم ئەو پێشانگایە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان و ئەو گەنجانەیە کە هەلی کاریان نییە و دەمانەوەی کاری دەستی خۆیان هەیە و دەمانەوێت لەو ڕێگەیەوە هەلی کارێکیان بۆ بڕەخسێنین ئەوەی بە پیشەی دەستی خۆی هەر جۆرا و جۆرم پیشەکانمان ئێکە سواراتە دارتاشینە و دوورینە بەرگ و جلک و بەرگە نانی بەگشتی هەمەڕەنگە بۆ ماوەی 3 مانگیش عوتڵەکەی هاوینمان هەڵبژاردووە لەبەرەوەی هەندێک بەشێکیان مۆزەفن بەشێکی کەمیان دەمانەوێت ئەوانیش سوودمەند بن کە هەلی کارێک بێ بۆ ئەوانیش مامۆستانە دەتوانن ئەو 3 مانگە لە ماڵەوە بن بۆ خۆیان دەتوانن پیشەیان هەیە کاری دەستیان هەیە بۆ دێنە دەرەوە و کارەکەی خۆیان نمایش دەکەن و بەڕووی وڵاتانی تر و گەشتیارانی تر و ئیش دەناس ئێمە ژمارەی خۆمان نزیکەی 300 بە خاوەن پێداویستی تایبەت و بە کەسانی ئاسایی 300 کەسین و 25 خاوەن پێداویستی تایبەت و توشبانی تالاسیمیایە لەو ڕێگایەوە ئێمە هەر جارێ و شوێنێک هەڵدەبژێرین بۆ ماوەی 3 مانگە پێنجشەمان و هەیە ڕۆژی هەینی ئێمە بەردەوام دەبین لە پارکی شانەدەر و لە پێشەوە لە دەرگای پێشەوەیە ئێمە بە خۆشحاڵیەوە لە پێشوازی هەموو میوانەکان داینا بۆ نمایشکردنی کەلوپەلەکانمان.